کاریگەری خۆپیشاندان دەگەڕێتەوە سەر حەزم و سنووری ئەو خۆپیشاندانەکەەوە ئەنجام دەدرێت. بۆ نمونە لە 2018 کاتێک خۆپیشاندانش بەرفراوان جەماوەری لە پایتەختی هەوری لە هەولێر ئەنجام درا. بەڕاستی کاریگەری خۆی هەبوو. دوای چەند ڕۆژێک بە ڕۆژێک و دوو ڕۆژ ئەوە بوو بڕیاری پاشەکەوتی موسە ئیلغا کراوە. موسە خۆران موسەکانیان وەکو چۆن بە یاسا دابین کرابوو بۆیان دابین کرا. بۆیە بەڕاستی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر ئەگەر هاتوو فراوان و جەماوەری بوو و خەڵکەشی زۆر تێدا بەشدار بوو بێگومان کاریگەری خۆی دەبێت و ڕۆلی خۆی دەبێت و دەرەنجامی باشی دەبێت. خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی کەوتتە نێوان دوو بەرداشی دەسەڵاتێکی زاڵم، بەرداشی حزبی ئۆپۆزیسیۆنی کەوا تەنها قسێ و کردداری نییە. بۆیە ئێستا کاتێوەیەکەوە لە جۆزی قسە دەربچن بینە سەر کردار و خۆیان خاوەندەرەتی ئەو میلەتە بکەن و ئەو قسە ئەو دەستەواژە سواوەش زۆر بەکارنێنەوەکەوە ئەگەر هات و خۆپیشاندان ئەنجام درا ئێمە پشتیوانین. کەواتە تۆ هیچ ڕۆڵ نییە وەکو حزبێک فاعل نی و ناتوانی هیچ گۆڕانکاری دروستکەی و ناتوانی کردار دروستکەی. بۆیە دەڵێ ئەگەر خەڵک شتێشکرد من لەگەڵیمە پاڵپشتەکەشی دیار نییە. تەنها بەیاننامە دەرکردنە یان ئەوەیە دێت لە خۆپیشاندانەکان بەشدار دەبێت. بەڵکو ئێستا ڕۆژی ئەوەیەکەوە بەخۆت لە جۆزی قسە دەربچی و بێ سەر کردداری فعلی ئەنجام دەی و بەلای کەمیکەوە چەند هەزارەها دەنگ هێناوە، سەدەها هەزار دەنگ هێناوە. ئێستا کاتێوەیەکەوە ئەو دەنگانە خورتکەوە بۆ کردداری فعلی لە ناو شەقامی کوردی بۆی خۆپیشاندان بەلای کەمی خۆپیشاندانێک ئەنجام دەی کەوا بتوانی بیت نوێنەری خەڵک. بەڵام ئەگەر بەڕاستی هەرەوە تەنها لە جۆزی بەیاننامە و ڕوونکردنەوە دەرنەچیت ئەوە بێگومان ڕۆژ بە ڕۆژ حاڵی حزبەکانی ئۆپۆزیسیۆن بەرەو خراپتر دەچێت و خەڵک زیاتر بۆشایی لە نێوان حزبەکان و خەڵک و میلەت دروست دەبێت.